بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەلایەن خۆم و هاوڕێیانی هاوکارم گەرم و گەشتترین سڵاوەکانی ئێمەتان پێشکەش بێ. عەزیزان هاتوونیتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی دیکە لە زنجیرە بەرنامەکانی ژیانەوە. عەزیزان بەرنامەی ژیانەوە پێداچوونەوەیکە بەسەر ژیان و گوزەرانی ئەو کەسانەی کە جۆرێک لە جۆرەکان تووشی نەخۆشی ئاعتیاد هاتوون. لە بەرنامەی پێشەوەماندا باسمان لەسەر ئەوە کردکە مادە هۆشبەرەکان چه کاریگەریەک لەسەر جەستەی گیرودەبوواندا دەنی و لە بواری ڕەوانیەوە چه کاریگەریەکی هەیە. لە بەرنامەی هەفتەیەماندا دەڕووینە سەر هەمان بابەت بەو جیاوازیەوە کە چه هۆکارگەرێک دەبێتە موسەبەبی لەغزش و دووبارە بەکارهێنەری مادە هۆشبەرەکان. هەر بۆیە کاک شاهرامی ئەمانەتی پزیشکیار و کادری ئەندامی حزبی کۆمۆنیستی ئێرانمان داوەت کردووە و بۆ درێژەی هەمان بەرنامە. کاک شاهرام بەخێر بێن. سڵاو، منیش لە خەمەت بینەرانی خۆشەویستانە درودم هەیە، هەروەها بۆ خۆت و باقی هاوکارانت هاوڕێ بێروزگیان دەستخۆشیشتان یەکەم بۆ دووبارە داوەتکردنی من بۆ ئەم بەرنامەیە. زۆر سپاس کاک شاهرام گیان. لە کۆتایی بەرنامەی پێشۆمانە ئیشارەتان کرد کە جایگوزینی بازێک لە دەرمانەکان خۆی ئەتوانێت بێتە هۆکاری گیرودەبوو. ئەگەر ئەکرێت بۆ بینەرانمان شی بکەینەوە کە لە چه حاڵەتێکدا ئەم جایگوزینیە ڕوو ئەدات؟ وایە لە بەرنامەی پێشوومانە لە ئاخر بەرنامەکە من ئیشارەم کرد بەوەی کە لە پرۆسەی دەرمانە بڵێن، لە پرۆسەیەکە کە کەسێک مەوادی مخەدر لە ئەبات و ئەو مەرحەلەی تەرکیە پێ ئەڵێن جیا لە سەمزوداییەکە بۆ ئەوەی کە ئەسەرات یا ئەو باقی ماندەی ئەو مەوادە لە لەشی ئەو ئینسانە نەمێنێت بە خاتر ئێش و ئازارێک کە هەیەی دەرمانی تەسکینی بەکارەبن. خۆب دیارە دەرمانی تەسکینی موسەکنگەرێکە کە جێگوزینێکن کە ئەو کەسە توانێت ئەو مەرحەلە تحمل کات، توانێت بە ئاسانی تێپەڕی کات و لە ملی خۆی کاتەوە، یعنی ئەو ئێش و ئازارە نەمێنێت. بۆیە یەکێک کە من ئشارەم کرد بە مۆردێکیش کە یەکێک لە باوترین مەواردی کە لە ناو جامعە بۆ تەرک استفادێلیەکەن کەڵکوەرگرتن لە قورسی متادونە. بەڵام بەداخەوە دوای ماوەیکە و قورسە متادونە خۆی ئەوێتە جێگرەوەی بۆ ئەو مەوادە مخەدرەی کە پێشتر استفادەی کردووە ئەو یەک نەفەرە و ئەو کەسیشە وازانێت بۆ حسابە مەوادی مخەدری تەرک کردووە ئەوەی کە بیسە بەردەوام قورسی متادونی لە جێ ئەو داناوە تووشی احتیاج نەبووە. بەڵام ئەمە پێچەوانەکەیە، یعنی کەسێک کە هاتووە مەوادێکی لا بردووە لە مەوادێکی تر کە دیارە ئەگەر مەوادەکە تەبیعی نەوێت یا ئەو ناوگەریە پێ نەوێت ناوێکی دەرمانیشی پێ بێت ئەوە لەوە خەڵکوەرەگرێت. بەڵام واقعیەتەکەی ئەوەیە کە ئەو کەسە لە درێژماوە بەکارهێنانەوەی ئەو مەوادە ئەو قورسە کە من نمونەیەکیم لێ ناوبرد دوای ماوەیەکە ئەو عادەتەکە بەوە، یعنی احتیادەکە بەرەولای ئەوە کێشکێت وتر ئەو جارە مەوادەکە فەرقی کردووە، یعنی ئەو احتیادە لە شێوەیەک بۆ شێوەیەکی تر گۆڕاوە، یعنی ئەگەر پێشتر کێشانن بوو بەم جارە ئەوێتە شێوەیەکی خۆراکی و خواردنی کە بە جێگەی ئەوە قورس استفادەکرێت. من ئشارەم کرد لە پرۆسەی تەرکە بۆ وێنە ئەگەر لە ئەوەڵە ڕۆژێک 2 جار 10 گرام بە فەرز قورسێکی 10 گرەمی یا 5 گرەمی ئەویش 2 جار یا 3 جار ئێژن متادون مەسرەفکە خۆی ناوێ بەردەوام ئەوە مەسرەف کردی حتا بەرزیابوو بچێت، بەڵکو ئەبێت لە ڕۆژگەری داهاتوو هاتیە ئەو دەرمانە دۆزەکەی کەمترەوە بێتەوە، حتا تعدادەکەی کەمترەوە بێتەوە، بێتە بۆ وێنە دوای 3-4 ڕۆژە و بێتە ڕۆژی 2 جار دۆزەکە کەمترەوە بێتەوە، بێتە 5 میلی. بەڵام پێشەوانە دێت جاروار هەیە گوێ نادرگێبەوە ئەو حاڵەتگەرەی کە دروستە کردێت ئەو حاڵەتە تەسکینیە ئەوەی کە شتێکە کەپی ئەڵێن خوماری، ئەو خوماریە نامێنێت دووبارە هەست بە نەشەیەکی ترەکەن خۆشیەکی ترەکەن، بەڵام وایان پێیان وایەکە ئەمە وەکو ئەو یاکەی تر نییە. بەڵام هەروە عەرز خزمەتانم کرد چرا ئەمە ئەیشات دیسان ئەوێتەوە بە هۆکارێکە بۆ سەرهەڵدانەوەی کە احتیاج بە، بەڵام ئەم جارە احتیاج بە شتێکی تر، چونکە ئەو پرۆسەیشە ئەبێت ئەو پەڕی لە
کەمتر لە 10 ڕۆژە تێپەڕ کردی، یان ئەگەر کەسێک پێویستی بە دەرمانێک هەیە ئەگەر تەحمڵی نییە، خۆ زۆر باشتر ئەوەیە کە تەحمڵی کات، 2 ڕۆژە 3 ڕۆژە ئەوە تەحمڵ کات، پەنا بە شتێکی تر نەبات. بەڵام ئەوە قرار نییە کە زیاتر لە 10 ڕۆژ بخایێنێت، ئەبێ کەمتر لە 10 ڕۆژ ئەو پرۆسەی دەرمانیشە کە بۆ چۆن سەمزودایەکە تر خەریکە بەرەتواوە بوو نەچێت، ئەوە مشکڵێکی نییە بۆ حاڵەتگەر ئێش و ئازار و شتیشت پەنابردن بە دەرمانێکی تر دواتر ئەو دەرمانە جایگوزینیکەیتەوە هەر ئەوێتە ئەو پرۆسە، چونکە ئەو دەرمانیشە لە درێژ مدەتە جواب ناداتەوە، ئەوێ هەر زیایکەی ئەوەسە تۆر جۆرێکی تر لە احتیاط بە ئەو قورسە دروستەوێت کە بەداخەوە لە کۆمەلگای ئێمە تا ئەو جێگەی ئاگادار بن لە کوردستانە بەداخەوە ئەو شێوە جایگوزینیە باوە کە شێوەیەکی غەڵەتە، هیچ فەرقێکی شێوە پێشوەکەیە نییە. بەداخەویشە هەن کەسانی کە تجارەتەکەن لەو ناوە بە هەر پیشەکەیان هەر شغڵێ بێت لە هەر ڕشتێکە بێ، چۆن شتەکە لە کاناڵگایەکی ترە و دێتە دەرەوەتانێت نەچێتە مستەقیم داروخانەکان لە داروخانەکانە تەوزیع بێت. ئەوەیە کە یەکێک لەو مشکلاتە کە هەیە لە ناو ئەو کۆمەلگا ئەوەیە ئیسا. زۆر سپاس. کاک شارەم ئیشارەتان کرد بە تەرکردن بە جۆرێک لە جۆرەکان لە کۆمەلگای ئێمە کە خۆشتان ئەزانن فەقر و دەستەنگی و نەداری زۆری بۆ خەڵک هاوردووە. ئێستا کەسێک کە گەرەکی بە تەرکیبان لە بواری ڕەوانیەوە زۆر فشاری بۆ تێ ئەوە ئەمە بە جۆرگەلێک ئەبێتە مسەبب دووبارە و دووبارە و دووبارە کەسەکە گیرودەی مادە هۆشبەر بێتەوە. لەو حاڵەتە ئەبێت چی بکرێت؟ هاوڕێ بێروز لە درێژەی پرسیارەکەی پێشووە لە ناوە جوابەکانە شارەم کرد کە ئەو پرۆسەی جسمی و ئەو سەمزودایە دیارە ئەوە ماوەیەکی کورتە. سەختترین دەورەکە ئەمێنێت بۆ دوای ئەو دەورە کە ئەو حاڵەتی ڕەوانیە، ئەوەی کە لە ئەسەراتی کە ئەو مەوادە هەسی لەسەر بیر و هۆش و حافزەی ئەو کەسە لەو سلولگەر خاترەی مێشکیە زەخیرە کراوە یا لەو سلوە خاکستەری گەرمەغزیە ئەو خۆی جێگوزین کردووە وەکو ئەوەی کە بیرکردنەوەیەک حافزەیەک ئەمێنێت. بۆیە تقریبان سەختترین پرۆسەکە ئەو دەورەیە، دەورە ئەوەڵگینەکە ئەو سەمزودایی و لابردن ئێش و کنترۆڵ ئەو ئێش و ئازار و ئەمانە. حاڵەتە دووەمگینەکەی کە وتم حاڵەتی ڕۆحی ڕەوانیەکەیە ئەو کەسە بەستگی هەست، یعنی ناو هەموو کەسی ناتوانێت ئەوە کە فقط متەکی بێ بە خۆی بێژی من خۆم ئەم پرۆسەیە ئەبەمە پێشەوە. دیارە هەند کەسانێک بەڵام ئەوەی کە شاید 900 نەفەر یەک دوو نەفەرێ بێ بتوانێت ئەو ئێرادەیە بێت کە بڵێت من ئەم مەرحەلە خۆم یارمەتی خۆمەدەم. هەروواکە ئشارەیشتان کرد کۆمەڵگاکە وایە بەهۆی هەژاری فەقر ئەوەیە کە ئیسەد ئەگەر پێشتر لە چەند شوێنە بوون بەفەرز لە ناو شوێنگەرێکی دوور کەوتوو لە شار وەکو قەبرستانگەر و زیارەتانگەر ئیسە لەوێ نەماوە بە هاتووەتە لەوێ درێژەی کێشاو هاتووەتە ناو شارەکان و چوارڕاکان و هەوا لێڵاوێت سەر کۆڵانەکان و ئالەو حاڵەتە وتم کە بۆ یەک نەفەر شاید کەم پێشتێت کە ئەو یەک نەفەرە ئەوە ئێرادەی قەوی بێژە خۆیشمە پرۆسە تەیەکەم، بەڵکە لەو پرۆسە زیاتر پێویستیان هەست بە یارمەتی، ئەو یارمەتی ئەتوانێت لە لایەن بنەماڵەوە بێت، برا بێت، دۆست بێ، ئاشنا بێت، ئەوەی کە بتوانێت گەوری ئەو یەک نەفەرە بگرن کە بۆ ئەوەی کە ئەو پرۆسە بیرکردنەوە پێشتر چۆن ڕوتینی ڕۆژانەی کارەکەی دەست پێکرد، چۆن ئاهاتە دەرەوە سەعاتەکەی چۆنە خەفت، چۆن هەڵەسە هات یەکەم جارە چوو بۆ کوێنە، ئەگەر بۆ وێنە کۆڵانێکی دی من لەم کۆڵانە و ئەچوم یا لەو کۆڵانە و کارێکی کردووە حتا ئەبێت ئەو شوێنە ئەو مەسیرەیتر نێرێتەوە بەرچاو خۆی بۆ شوێنە بۆ کۆڵانە بۆ گەڕەکە ماوەی نەڕوات تا ئەو شوێنە پاکەوە بێتەوە. دیارە وتم ئەو حاڵەتە شاید زۆر سەخت بێ بۆ یەک نەفەر هەموو کەسێک ئەو ئرادەیە نیە خۆی بتوانێت یارمەتی خۆی بە، بەڵام لەو مەرحەلەیەتر پێویستی هەیە کە ئەو یەک نەفەرە وەکو کەسێک تەردی نەکەن، دووری نەخەنەوە، ئەبێت لە بەرچاو بگیری ئەو کەسە حتممە تەوەجۆی پێ بکرێت. ئەگەر شتێکی سالمتر هەیە عەلاقەمەندیەکانی پێشووی چی بووە، وێنە موسیقی بووگە داینن لە ماڵە گۆرانی گوێچکە بار، موزیک گوێچکە بار، بۆ وێنە ئەگەر وەرزشکار بووگە کارێکی
وەرزشێکی کردووە ئەو وەرزشش ئەگەریش بە مستەقیم ناتوانێت بیبن بۆ پیادەڕەوی کێفنەوەردی ئەو حاڵەتە ذهنیە بۆ ئەوەی کە ئەو پەردە کە هەیە ئەو لەبان تەسەورە و ئەو شتەی کە زەخیرە بووگە لەو سلولگەر خاترەی مێشکە بۆ ئەوە بزڕێتەوە یا بڕواتە دواوە پەردەیەکی بڵین ئەگەر پەردەیەکی ڕەشە ئەو پەردە ئەبێ پەردەیەکی تر لە ژیانە دروست بێ کە ئەو پەردە بتوانێت ئەو پەردە پێشووە بپۆشێنێت بۆ وێنە ئەگەریش لە شوێنێکە شتێکی وایدی ئەگەر ڕفیقێکی خۆی دیکرد بەیەکەوە ئەو کاریانە کردووە یا لە شوێنێکە بووگە ئێتر ئەو کەسە ئەوە زەحفی نەوێت ئەوە ئرادەی تووشی ئەو ورەی ئەوە بەرز بێت کە دیسانەوە نەتوانێت بۆیە من ئەوە ئەڵێم کە ئەبێت ئەو کەسانە ساپۆرت بکردن یعنی ساپۆرتێکی جەمعی بکردن ئەبێت دەور لە شوێنێکی سالمەیەتر نگار بژێن ئەبێت نەوەی کە کۆنتترۆل بکردن وەکەوە بەسنوزانم بۆ کوێناڕێ بەڵام ئەو ساپۆرتە فقط بە دەوروبەرەوێت هەروواکە شاریشتان کرد زمانێکە جامعە ئەوە پاکە و نەبووە بەخۆ جامعە خۆی خەتاباری ئەسڵیەکەیش ئەو خەڵکەنین خەتاباری ئەسڵی سیستما حکوومەتیەکەی ئەو سیستما کە ئەتوانێت کە بودجەیەکی بۆ وێنە بۆ ئەم شوێنگەرێکی تایبەتیان بۆ دروستکە سینەمای تێبێ ئامفیتەعاتری تیا بێت ئەماوەی نگایان بێرێ بە سالونێکی وەرزشی بێت دیارە بوو جەگەرە لە ڕێگەر ترێکە خەرجەکات ئەوەیە کە لەم بوارە پێویستیان هەیە بە یارمەتی کە ئەو ساپۆرتیژە وتم ساپۆرتەکە ئەبێت لە کۆمەڵگاوە بدرگێت کە ئەو کەسانە یارمەتی بدرگن کە لە باری ڕەوانیەکەیەوە ئێتر مەجال بۆ بیرکردن بۆ ئەو پێشینە کە بویانە نەمێنێتەوە. زۆر سپاس ئیشارەتان کرد بە تەرکردن وتم هەر لە ناو قسەکانتانە ئیشارە بە فشارە ڕەوانیە کرد کە دەورێک بۆ دوورکردنەوە و دوورکەوتن چه پیشنهادەکان یعنی لە بواری ڕەوانیەکەی خۆیەوە کەسەکەەوە نەخشی کۆمەلگا کەسێکە لە پەنایە بنەماڵەکەی نازانم ڕێگە حەلەکانی بەس لە بواری ڕەوانیەکەیەوە ئەبێ ئەو کەسەکە لە حاڵەتی پاکبوونەوە هەیە یا بەقەوڵ فارسیەکەی بێژین بێهبوودیە ئەو وەختە چی بکات لە بواری ڕەوانیەکەی ئەو فشارە کەمەوە بێتەوە. بەڵێ ئەوە یەکەم شت شێوەی بیرکردنە یعنی ئەو کەسە ئەگەر خۆی بڵێن کە خۆی ساپۆرت کات ئەوە یەکە بیر لەو شتە نەکاتەوە بە هیچ شێوەیەک چونکە بیرکردن لەوە ئەتوانێت دیسانەوە وەکو وەسواسێک بێت دیسانەوە تەحریکی کات کە بەدواداچوونەوە بژێت دیسانەوە بڕاتەوە بۆ سەر ئەو بەزمە ئەوە ئەگەر ئەو کەسە گەرەی بێ خۆی ساپۆرتکە یەک بیرکردنەوەست دوو خۆ سەرگەرمکردنە بەداخەوە کەسانی کە تووشی ئەو مشکلابن بێکاریشن لە ئەومدا ئەو خۆ سەرگەرمکردن جەمبەی مثبەت یا بڵێن خۆشبەختانەکەی ئەوەیە کە کاتیان هەیە ئەتوانن ئەو کاتە پڕکەنەوە ئەگەر ئەزانن کۆمەڵگاکە ئەو ئالوودەست ئەگەر بڕاتەوە بوونەوە ئەو کۆمەڵگا خۆی پێناگیرگێ ئەتوانێت خۆی سەرگەرم کە حتا بە تلویزیۆنێک بوو بە بەرنامەکان ماهوارە بووگە ئەگەر علاقەی هەست بە خوێندن دانیشێت دەستکاتەوە بە خوێندن بە کتێب خوێندن بە هەر شتێک ئەگەر حەز بە رادیۆکات یا هەر شتێک ئەوە یارمەتی دەرە بۆ ئەو کەسە خۆی لەباری ڕەوانیەکەیەوە دیارە ئەبێت محیتەکەیش ئارام بێت بیرکردن بە شکەری مثبەت کە لە ژیانە هەیە دیوتم کە زۆر بێ و کەسانە بیکارن بەڵام ئەبێ ئەوە بزانن کە ئاسۆیەکی تر هەیە جۆرێکی ڕۆشنایی هەیە لە ژیانە لەدا هاتووە ئەوە یەکە ئەوانە یارمەتی دەرە بۆ ئەوەی کە ئەو کەسان بیر و ڕەوانی ئازاد بێت دیارە نەرمشکەرێکیش هەیە ئەگەر حسابی کەی نەرمشکەرێک کە بتوانێت یارمەتی دەر ڕەوان بێت بۆ ئەوەی کە ئەو هەست و هۆشە بۆ ماوەی هەر بمێنێتەوە سابت بمێنێت حاڵەتێکی مثبەت بات بۆ وێنە من ئەگەر ڕەوشێکی سادە بێژم ئەو هەر کەسێسە بۆ شەرت ئەوە نییە کەسێک حتممەە چۆن تەرکی کردووە مشکڵێکی فشارێکی ڕۆحی ها لە سەریەوە کەسێکیش کە ئەسڵ مشکڵی ئاعتیادی نییە ئەزانێت هەست بە فشارێکی ڕۆحیەکات ئەو ئسترسکەرە
لە لەشی دەرکات بۆ وێنە نەرمشێکە من لێرە پێشکەشتانیەکەم ئەوە یەکە ئەو کەسە پاڵکەوێت هەر بە پشتە پاڵکەوێت دەستکەری لە بڵێن مەوازاتی لەشیە لەسەر قاڵیە لەسەر هەرچێکە پاڵکەوتووە درێژی کات هەر لە نوک پەنجەی پایەوە مایچەی هەیە عەزولەی هەیە گژی کاتەوە یانێ بە ئیسلاحەکەی منقەبزی کاتەوە ئەو عەزولە منقەبز کاتەوە دوایەوە تێتە خوار و کەف عەزولاتی تر هەست لەوانە منقەبزی کاتەوە تێت ساقپایە ڕانە ئەوانە منقەبز کات مایچەکان لەگەن یا ئەو حەوت شەسە ئەوانە منقەبز کات سکە تێتە سەر و دەسە پەنجەس حتا تا ئەگەیتە مایچەکانی مل کە لەو حاڵەتی نوت ماوەکەیشی کەمە یعنی 5 ثانیە تا 10 ثانیە مثلا من 5 ثانیە بەفەرزم لەم بەو حاڵەتە و مایچەگەرە گشتکەمەوە منقەبزی کەمەوە دوایەوە ئازادی کەم وەختی ئەو حاڵەتە تواو بوو ئەو حاڵەتە تواو بوو من چاوگەرمە بەسم ماوەی 2 دقیقە فقط نەفەسە کێشم و بیر لە هیچێکیش ناکەمەوە یعنی ئەوە وەکو نەرمشێکە کە بۆ ئاحساب وتم نەبوو مەسەلەی تەرکە بۆ هەر کەسێک کە هەیە کولەن هەر شتێک کە حاڵەتێکی شلکونەندەی بێت چون ئەوەی کە دەواگەرێکیش ئەیەن بۆ ئاحساب یەکێک لە خاصیەتەکانی ئەوەیە کە مایچەی شلەکاتەوە بەڵام ئیسەمت بێ جیا دوازە لە دەرمان و دەرمان بەکارهێنە یەکێک لەو ڕەوشەرە ئەو ڕەوشەسە بەڵام ئیسە ئەم تەمرینەکە من وتم ئەمە تەمرینێکی سادەی جسمی و فیزیکیە بەڵام ڕێگەگەر تر وەک ئەوەی کە جێگوزینیگەر زۆرە بەسم بۆ کەسە بەفەرز بزە بێژی ئەمڕۆ نیم ساعتێک پیادەڕەویەکەم ڕۆژی دواتروی کاتە 2 ساعت پیادەڕەوی خۆی 2 ساعت پیادەڕەویە ئیسراحەتی گەرەکە ئیسراحەتەکە ماندوویەتی تها بە دوایەوە ئەوە یەکە تێتەوە بۆ ماڵەوە ئیسراحەتێکە کات ئەو ماندوویە لە لەشی دەرشی دوایەوە بخەوێتەوە ئەنرژی جۆرکە بۆ ئەوەی ئەو سەحنەگەر گوزەشتە ئەگەر بینیانی ئەگەر هاتە بەرچاویان هاتە بەرچاو لەباری فیزیکی وەڵێ بۆ وێنە من ئەوەیش ئەگەر پێشتر ئاهاتە دەرەوە لە دروازەی ماڵەکە یەکەم جار بەلای ڕاستە ئەچوو ئیسە بۆ هەر شوێنێک ئەچوو کە ئەو مەوادی بۆی تەهیە کرگێت یا تەهیە بکا بۆ خۆی ئەم جارە بۆ مەسیرە ئەسڵ نەڕوە ئەم جارە بەلای چەپە هات مەسیرەکە بڕوات و نانواخانەی کە ڕێ هەر کارێکە کات بتوانێت ئەو مەسیرە حتا ئاوە ئاوەسکە یعنی ئەو شتانەی کە توانێت زەڕێی وەکو پەردەی سینەمایی سەحنەی لە بەرچاوی ئەو یەک نەفەرە دروستکە ئیسە چە مەکان بێت چە شوێن بێت چە بازی زەمانگەر بێت چە ئەشخاصیش بێت ئەبێ ئەوانە دوورۆ بگرێتەوە ئەوە یارمەتی دەرە لەباری ڕەوانی و بۆ ئەو یەک نەفەرە کاک شایمیان ئیشارەتان کرد بەوەی کە لە کەسانێک کەم خەون یا کەسانێک کە نسخەی دوکتر هەست بەلایەنەوە و پیشنهاد دەکەن بازێک لە حۆبەکان بازێک لە مەوادەکان حتا بووە دوکتر پیشنهادی فڵان قرس فڵان مادە ئەبێ مەصرفی بکات کە یا کەمخەو بێت خلاصە کەسێک کە کەمخەوە ئسترسیەس ئسترابیەس تووشی ئێعتیاد دەبوون و یان دووبارە ئەکەونەوە داوی ئێعتیاد چەنەوە حوبەلێک هەیە چ تاریک هەیە کە ئەو کەسە ئەوات بەرەولای ئێعتیاد یا ئەیخاتەوە بە دووبارە مەصرفکردنەوەی مادە هۆشبەر لەسەر ئەو داروگەرەی کە بۆ خەوەی کە چە کەم خەوی بێت چە بێخەوی بێت واقعیەتەکەی ئەوەیە شاید حاڵەتگەرێکی مەسەڵ نەشەی نەوێت حاڵەتگەرێکی ئەو ئینرژیە کەزابە کە ئەیدا بە کەس ئەو حاڵەتگەریە نەوێت تووشی ئەو ئینرژیە کازبیە نەکات هەست بە وزەیەکی فرە نەکات بەڵام یا مواد مورفینی تیان نیە یا موادێکی تر شبه مورفینی تیان نیە بەڵام بۆ خەو بەکاردێن بۆ مثال بۆ وێنە دیاسپا یا والیۆمیشیان پێوت ئەوە دەرمانێکە کە کەسێک بۆ مثال خەوی کەم بێت یا خەو نەوێت ئەوە پێدەن ئەوەتە دیاسپام موردێکی استفادەی تریشی هەیە بۆ کەسانێکە بە ئیسڵاحیان کۆڵەنجی کردگە ئیتر کۆڵەنجەکە بەرینادە ئەوە ئەنازێکی زۆر کەم نە زۆر مەسڵ 2 میلی پرسەدی 2 میلیەکانیشی بوو ئەوەیانە پێدا بۆەوە ئەو کۆڵەنجە بشکنێت چۆنکە داهێن لە خاصیەتەکانی چۆن ئەو خەوە تێرێ
ئەو مایچەگەرە لاکسەکات و شلەکاتەوە ئەو مایچەگەرە کە شلەوە بۆ خۆین گردشی شتەکاتەوە تاثیرات داروەکە خۆشی هەیە کەو کەسە ئەڕواتە خەو متاسفانە یەکێک لەو مەوادیشە کە لە دێر زەمانە لە ئێرانە کە احتیاری پێیا کراوە بەهۆی ئەوەی کە خەو کەسە زیاگاتەوە مایچەکانی شلەکاتەوە ئەو ئەحساسە خەواڵویە پێئەدات ئەتوانێت ئەو زمینەی احتیار بێت دیاسپام نییە لۆڕاستپامە ئۆگزاسپامە ئەو مەوادە کە لەو تیپەن لەو خانەوادن ئەوانە کە ئەتوانێت کە یارمەتی در بن ئەتانم بنە پێچەوانەکەی یانە بنە دژەکەی ئەوانە حاڵەتێکی وەک احتیار ئەو کەسە دەستپات لەو پرۆسەی تەرکە ئەو کەسێک کە تووشی بێخەوی ئەوێت ئایا ئەو دانی ئەم قورسانە ئەتوانێت زمینیان بۆ احتیار ئەگەر ئەوەی لابر بەم قورسانە پیاکات بووگە یانی شتی وە ڕووی داوە کە کەسێک لەو پرۆسە کە خەوینەوە گەیتر پەنای بەرگە وتیانەوە قورس دیاسپام و قزاسپام لۆڕاستپام هەرکام لەو تیپە قورسکەریانە داگەکەی ئەو کەسە دوای ماوەیەکە و فێری بووگە یانی پەنای بۆ برگەسە و دروست شاید احتیاجەکەی نیشانەکانی وەکو مورفین نەبێت بەڵام دەستکەمێکیشی لەو نیە جارێک کەسێک ئەگەر ئەو قورسگەرە بخوات لە حەقی نییە بۆ وێنە ئەسڵ کارێکی کات کە کارەکە خەتەری تێبێت مەترسی تێبێت حتا ئەگەر دکتوریش بۆی نووسیوێت ئێژێم قورسەخوار کارەکە چێت بۆ وێنە کەسێک نەجاڕی کارکات بە ئەڕە کارەکات کەسێتە خەتەری هەیە کە دەستی خۆی ببڕێت یا کەسێکە ڕانندەیە ئەڵێنێتە حەقت نییە تا قورسە بەر دلیلێکە کەسەکە وتم سالم بێ پێبێدەن حەقت نییە ڕاندیکەیت تا و دەورەتەوە بێت قورسە مەسرف نەکرد دوایەوە ئەرێ توانی بنیشی لە پێش فەرمان چۆن کەس ئەو حاڵەتێکی گێژی و جیالۆ گێژیە خەواڵۆیی و اختیار و کۆنتترۆلیش بە دەوروبەرە نامێنێت وایە ئەو قورسانیشە ئەتوانێت لە جێگەی خۆیە خەتەرناک بێ بەس بوو حاڵەتی تەرکە ئەگەر تاو جێگەی ئەترگێت کەڵکی لێ وەرنەگیرگێت چۆنکە ئەو مەترسیە هەیە چۆن ئەوەی کە ناو مخەدری پێوە نیە نێکی نییە بەڵام ئەتوانێت لە درێژخایەنە ئەلایمەکەی وەکو احتیار بە مخدراتی مورفینی خۆیشی نیشان بدات یعنی ئەو حاڵەتگەرەی کە لەو هەست حاڵەتە خۆی نیشان بدات و ئەگەریش تەرکە دووسانەوە تووشی علایمێکی تەرکەوێت کە ئەو قورسە عادەتی تێ دروست کردووە بۆ خەو بۆ نازانوە خواردن ئەوەیە کە واقعاً باشتر ئەوەیە کە ئەسڵ کەڵکی لێ وەرنەگیرگە لەو پرۆسەی تەرکە شتای گەرەی تر هەیە کە ئەتوانێت خەو ئەو کەسە تامینگا بۆ وێنە ئەگەر چای ئەزانی بێخەویەکە دوسی ساعت پێش خەوی چای نەخوات شیر لیوانی شیر داخ یا نیم لیوان شیر داخ ئەتوانێت ئەو کارە بکات لەو پرۆسە ئەگەر ئیمکان بێت دووشگرتنێک بێت دووشێکی زۆر داخبێن و زۆر سەرد بێت لە دووشێکی مڵایمە و کەسە دووش بگرێت ئەوە توانێت تەسیراتی خۆی یا ئەوە حاڵەت ئارام بەخشی لەسەر عەزولەکان و مایچەکانە بوێت ئەو کەسە بتوانێت خەوێکی ڕاحەتی بێت ئەوە باشترین ڕێگەیەکی دەرمانی تەبیعیە بۆ ئەو کەسانە تا ئەوەی کە پەنابردن بۆ قورسکەرێکە بۆ خەو بەکاریەبن. زۆر سپاس کاک شارەمگیان من پرسیارێکم نەماگە ئێوە خۆتان لە ئاخرە و قسە و باسێکتان هەیە بفەرموون. من دیسانەوە سپاسان دەکەم بۆ ئەوەی کە داوەتان کرد من هاتم هاوڕێ بێروز بۆ ئەم بەرنامە ئەوەی کە ئەم بەرنامەی ئەگەر بین جەمبەندیکی لێ بکەین لەسەر یەک دەرمان بوو دوو تەرک بوو ئایا بۆ تەرک دەرمان لازمە دەرمان نەتوانی یارمەتی دەربێت بەڵام ئەوە نەبێت کە دەرمانەکە خۆی بێتە جێگرەوە دەرمانەکە خۆی جێگەی بکاتەوە ئەوەتە من دەرمانێکە شاراکەم ئیستا جێگەرێ باز بووگە وەکو دوکان وایە تەبلێغەکان ئەوە شتێکی گیایمان دروست کردگە مەوادیەتیانە ئەوەیەتیانە من لەسەر ئەو پرۆسە قسەم نییە دیارە ئەوە ئەگەریش بەحسێکی تر بێت بەرنامەیەکی تر بێت چون شتەکە زۆرتر هەڵەگەڕێتەوە بە
بەحسێکی کۆمەڵایەتی بۆ ئەو کەسانێک کە حاڵەتێکی وەک تجارەت تواشای ئەو شتاکەن ئەگەر هەدەفێکیشیان هەیە هەدەفەکە من کەمتر ئینسانیەی بینم تا ئەوەی کە هەدەفەکە زۆرتر تجارەتیە بۆ وێنێژەوە بەسەیەکی کەپسول و نان چۆچە هەسە ئەوە میلیۆن تمەن و ئەوە پرۆسەکەی من ئەوە کارم بەسەر ئەوەیە نیە بەڵام بەو پرۆسەیە کە لە حاڵەتی تەرکە ئەگەر پێویستە کەسەکە دەرمانەوێ بەکار بۆ دەرمانەکەیش لەو خانوادە بێت کە نزیک بێت بە ساختمانی شیمیایەکەی بە ئەو مەوادەی کە هەست مخەدرە ئەگەر ئەوە جێگوزین کردێت ئەوە خۆی حاڵەتێکی خەتەرە وەکو خولاسەیەک لە ئاخری بەرنامەکە من ئەوە بێژم ئەو مەرحەلەی سەمزوداییە ئێشە توا ببێت تواش ئەبێت مەرحەلەی دواتر ئەو مەرحەلەسەکە واقعاً ئەتوانین بڵێن کە سەختترین مەرحەلەکە ئەوەسە کە حتا کەسەکە سالم بوو ئەو مدەتە کە ئەو کەسێتن بیر چۆن ئەسڵ بیر لەو شتە نەکاتەوە حتا بیر لەوە نەکاتەوە کە پێشتر چی کردووە چی نەکردووە بوو ئەوەی کە ئەسڵ پاکەوە بێتەوە بۆ ئەوەی کە دووبارە ئەو بەدووادا چوونە بە شوون موادا تکرار و نەبێتەوە خۆی دیارە یارمەتی گەرەکە ئەو کەسە بێخۆشی هاوکاری بکە کەسانی کە هان بە دۆریە ئەگەر وتم لەباری ئینسانیەکەی و لەباری کۆمەڵایەتیەکەی و ئیسە ئەگەر کەس و کار بوون برا خۆیش ئەوێت ئەبێت ئەو کەسە وەکو وەری بگرنەوە بە ئیسلاح ئەڵێت باوشێکی بازەوە قبولی کات جامعە ئەو کەسە کەسێکە کە فعالە ئەتوانێت کار کات و خلاقیەتی هەیە ئەو حاڵەتە ئەوە یەکێکی دووشی ئەبێت جێگوزینی کردێ خۆی هەر بخاتر ئەوە نییە بەڵێش کۆمەلگاکە پاکۆ بکردێتە و کۆمەلگا بەداخەوەی ئەگەر جمهوری ئیسلامی گوێ ناداتە و ئەو وەزعیە پێ باشترە کە جوانان بەدوای ئەو شتانە بڕۆن تا بە دوای ئەوەی کە مەسایلی سیاسی یا مەسایلی کرد بۆ گۆڕانی کۆمەلگا ها لە بەردەستیانە ئیسا ئەو جمهوری ئیسلامی ئەوەیە بە قازانجەکە ئەو بەرنمەیە داناوە بەڵام کۆمەلگای شەبی یارمەتی دەری ئەوانە بێت فەزاگەری باز فەزاگەری سالم ئیسە لە هەر بوارێکەوە بووگە هوەری جسمی بۆ ئەوان دروستکە من دیسانەوە سپاسی ئێوە یەکەم و ماندوو نەبوونیشم هەیە بۆ خۆت و باقی هاوکارانت زۆر سپاس کاک شارەمگیان بۆ بەشداربوونت لەم بەرنمەیە دەست و چاوتان خۆش بێت خێر بینەرانی ئازیز هاتینە کۆتایی بەرنمەی ژیانەوەی ئەم هەفتەیە هیوادارم ئەم بەرنمەیە سوودمەند بێ بۆ هەموو لایک تا بە یەک نیوی دیکە ماڵەوە